بله بیناران هر وکم و نوچه جوارا خواند برد مگورک ریخر کاربان رجلات ناوین و باکور افریقا لکوش کاسپیکونه ها لدیالوگ و کوربان دا منامه بره چو آخفی و گوت ام هیزن خواه لرجلات ناوین و بطایبتی لعراقی و ناکشن جبوی آخفتن زیادتر گوتو بیجن برفره و نقاشن زورت لسر و مجار بابتا گرینگ و هستیار که جبوی ما کردن باشور جگل گرینگه امنها دگل برز برهم کلهوری چافدیر سیاسی با آخفن لحولی را پایتخت برز برهم کلهوری تبخیر هاتی سر چاوه من از دخازم جوی بسیارا گرینگ و هستیار جبوی هر چا پچه کردستان دست بکم گلو اگر هیا دیسا جارک دن نتوا کرد به قربانیا برجواندین ولاتین زلهیز و امریکا لنافچه وکشه و پشتا کردان خالی بکه بله ام کاته دام باش سبارد با لیدوانکی بریت مگور که سبارد بکشانوی هزا امریکان لعراق او زور برونی باسی وکد که آوان پیان وای که عراق ولاتی چی گرینگه و هزا کان لعراق ناکشن ولی بری اوی پیش عراق هزا کانیان باشی چی سر افغانستان کشان دو هرچند وی که جیاوازی دروز بو لنیوان دموکراتکان و کماریکان دموکراتەکان پێیان وابوو کە پێویستە هێزەکانیان بکشێنەوە بەڵام کۆماریەکان ڕخنەیەکی زۆر تونیان لە دموکراتەکان گرت بەوەی کە هیچ پێویست ناکات کە هێز ئەمریکیەکان لە ئەفغانستان بکشێنەوە لەبەرەوەی هێشتا هێز ئەفغانیەکان ناتوانن پشت بەخۆیان ببەستن و دەکەونە ژێر کاریگەری و هێریشی وڵاتانی تر و هێزی تر یەکێک لو مەتریسیانی کە لەسەر بۆن من لەسەر ئەفغانستان کە وەکو مەتریسێک کە دروست دەبێت پاکستان و بڵێن هاوپەیمانەکانێتی لە وەکو رووسیا وەکو چین ئەمانە کە پاڵەپەستۆک دەخەنە سەر ئەفغانستانی دوای کشانەوەی هێز ئەمریکیەکان بۆیە من پێم وایە ئەو ڕخنەتوندانی کە لە ئەمریکا گیرا بە تایبەتی کۆماریەکان ڕخنێکی زۆریان لە دموکراتەکان گرت کە ئەوان بەباشی نابینن کە هێز ئەمریکیەکان لە ئەفغانستان و لە عێراقیش بکشێنەوە بۆیە من پێم وایە هێز ئەمریکیەکان هەروەک چۆن ئێستا تەواجودیان هەیە لە عێراق بەم شێوەیە دەمێنەوە بۆ ئەوەی هەروەکو ئەوەی کە لە پێشتریش کە دوای کە بڵێن ڕژیمی سەدامیان ڕوخان پۆل بریمەل لە کتێبەکەی خۆی یادداشتنامەکەی خۆی بە ناوی ساڵەکەم لە عێراق زۆر بەڕوونی ئاماژە بۆ دەکات کە ئەوان کار لەسەرەوە دەکەن هاوسنجێک دروست بکەن لە نێوان هەرسێ پێکاتی عێراقی لە نێوان شیعە و عەرەبی سونە و کووردا من بۆیە پێم وایە لەبەر ئەوەی کە دموکراتەکان ڕوبەڕووی ئەو ڕخنە زۆرە بوونەوە کە لە ئەفغانستان کشانەوە هەوڵ دەدەن ئەو تەجروبەیە دووبارە نەکەنەوە کە لە عێراقدا هەنووە جگە لەوەش بابەتی ئەفغانستان و بابەتی عێراق دوو حالەتی زۆر جیاوازن هەروەکو برێت مەگۆرکیش خۆی ئاماژەی بەوەدا کە مانەوەیان لە عێراق زۆر گرنگە لەبەر ئەوەی بەڵێ جارێک دن مەگۆرک جارێک دن ئاماژە بە خاڵێکی گرنگ و هەفتچەرخێک و ئەوش دەبێژە ئیران دژمنەی ئەمریکایە و بژاردەی دن لە پێشیا حکوومەتە ئەمریکایە ji بووی سەردەریکردن دەگەل ئیرانê ji ber ku باوایەکە ڕاستە ڕاست yani pirsa ئەمریکا و ئیرانê girêdayî û her du perçên Kurdistan Rojhilat û Başûrê Kurdistanê he di vî warî da nirxandina te ji bo wê axiftinên Megork çi ye؟ بەڵێ ئەمریکا باش لەوە دەزانێ و لەوە تێدەگە کە ناوەڕاستی عێراق و باشووری عێراق کە زۆرینە یاخود هەمویان شیعەنشینن و گرێدراون بە وڵاتی ئێران و ئێرانیش خۆمان دەزانین کە سەر بە هاوپەیمانی ڕووسی چینین لە بەرامبەر ئەوەدا کە حلفی ناتۆ هەیە ئەمریکا ڕابەرایەتی دەکات لە یاسای نێودەوڵەتی شتێکی کە پێی دەڵێن باڵانسی هێز بۆیە تەواجودی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە عێراق و ناوچەکەدا بەمەبەستی ڕاگررتنی ئەو باڵانسەیە لە بەرامبەر ئەو هێزەی کە رووسیا و چین و ئێران ڕابەرایەتی دەکات. بەڵێ نەها خالێکە گرنگ ji bo Başûrê Kurdistan ew ji maddeya 140 an ku navçeyên Kurdistaniyê derwey îdareya herême di vî warî da Megork çi soz an ku çirayeke kesk
جبوی کردان هل کریه که بشه د پیش روز دا پشتگیری کردان که جبر که دوان نافچه دا ظلم زوره که یک جار زور جو کردن وان نافچه دهیتا کرن. هم مادی 140 سرتا پەیوەندی هەیە بە ماڵی عراقی بە هەموو پێکاتەکانیەوە و دوای ئەوەش بە دەرەوەی ماڵی عراقی کە بریتێ لە بڵێن زلهێزە گەورەکان بە تایبەتی و ئەمریکا لە بەرامبەریدا ئێران من پێم وایە هەم هەر بابەتێکی عراقی بۆ ئەوەی یەکلایی بکرێتەوە لە ناو عێراق سەرەتا پێویستە دانوستانێکی بۆ ئەنجام بدرێت لە نێوان ئەمریکا و ئێران اینجا دوای ئەوە ئەم هاوپەیمانەتیە تەرجەمە دەکرێت بۆ ناو ماڵی عراقی من پێم وایە ئەگەر ئەمریکا بیستە بە ئەو لە 2005ەوە وەکو مادەیەکی دەستوری لە عێراق مادەیەکی دەستوری عێراقی سەسپێنراوە تا ئێستاکە جێبەجێ دەکراوە تا ئێستاش کورد نەقد و ڕەخنی هەیە لەسەر جێبەجێ نەکردنی ئەو مادەیە من پێم وانە بەو خێراییە ئەمریکا و وڵاتە زلهێزەکان خۆیان سەرقاڵ بکەن بە جێبەجێکردنی هەموو مادەکانی دەستوری عێراقی و چارەسەرکردنی هەموو کێشە عێراقیەکان لە ناو ماڵی عێراقیدا هێندەی کە بڵێن خوان سەرقاڵ کردووە بە دەستکەوتنی بەرژەوەندەکانی خوان لە ناوچەکەدا. بله گلک سپاس جبوی چافدیر سیاسی برای بر هم کلهوری کو لهولیر پایتخت دگل مداب.